هەنە جار لەوانەیە خۆت لەوانەیە کەسێک بناسی کە دیقەت بە من ئەگەر باسی ئەگەر خۆم خەمە شوێنی کەسیشیوە هەستەکەم ئەم کەسە ئەم هەستانەیە بێت کەسێک کە چۆنەڵێ زۆر ئاسان تۆڕابێ ئەو کەسانن کە شتێکیان پێڕاستە منطقی بووە لەلایەن یاخود بەو شێوەیە ژیانیان باشتر چۆتە پێشەوە بۆیە ئامادەیان تێ ئاسانترە وەکو جەستەیان وەکو دیوە ڕۆتینە جەستەیەکە کە لەژێر دەسەڵاتی عەقڵی لاوعی یعنی سەبکۆنشسایە ئەم کەسە ئاوا بیرەکاتەوە کە نیازی خراپ نییە بەڵام ئەمە ڕێگەکەیە کە بەکاری هێناوە لە مناڵیە مەسەلەن هەرچیشی ویستووە ئەو توانە باش قەت گوێی لە وشەی نەبووە لە کەسی بەرامبەر ئیتر زۆر بەناز بووە هەرچیەک بووێ ئەم کەسە کە شتێکی بۆ نایەتە پێش بۆ یەکەم جار لەویا بەر نەئەکەوێ بەر نەکەوتووە و ژیانیش بەردەوام بێ لە لای دایم بەر بەڵێ کەوتووە ئەم بەر بەڵێ کەوتنە کەسەکە خراپ ناکە تۆش بیت منیش بم هەچ کەسێکی کە بێ هەروەزام هەرەوە فێرە بێ ئەی ئەم کەسانە ڕاستن یعنی کە ئەمان هەر ئەڵێن ئەوەی کە ئێمەڵین هەر ئەوەیە ئایا فعلەن ڕاستیشەکەن یا بەجددی بەس بیر لە خۆیانەکەنەوە بەجددی پێت ئەڵێم ئەمان بیر لە خۆشیان ناکەنەوە لە مەرحەلەیەکان ئەسڵەن وا ئەزانن ژیان هەروە ئەڕوە وا ئەزانن کە هەموو کەسێک هەروەهاکە لە وانییە کە تۆ کاڵی باشە بەڵێ تۆش لە عینە موقیفانیت لە شوێنیشترا ئاوا سەری وەزعکە هەکە ئەم کەسە بەجددی پێت ئەڵێم هەموو نوع شێوازێک بەکارێنێ بۆی جارێ لەم قاڵبا بمێنێتەوە ئەگەر وەکو بۆکسێک سێری بابەتەکە بکەین مرۆڤێک بۆکسەکەی چواردەوری سەبکۆنشسێتی یعنی عەقڵی لاوعیانی بەشە نازان بە کوردەکەی چییە ئەم بەشەی مێشک هەموو ئەو شتانەی کە لە مرۆڤێکی 300,000 ساڵە هەیە ئەم بەشە بەرمانێجیەکە مرۆڤێکی 300,000 ساڵ لەمەوە پێش ئاگرێ بایە لە دەستیەوە دەستی سەر ڕاوەشان وەکو تۆش کە من و تۆش عینەن شتەکەین هەر ئەم مرۆڤە خۆ بەس ڕیاکشنی جەستەیی نییە ڕیاکشنی بیرکردنەوەکانیشی هەیە بیرکردنەوەکانی چییە مرۆڤ هەتا لەو مرۆڤانی کە 300,000 ساڵ لەمەوە پێشەوە نزیکتر بێ یاخود لاوعیمان یا سەبکۆنشسمان بەجددی ئەو شوێنەی کە ڕاستەوخۆ قەرارەکان ئەوەیە زۆرینەی کات قەرارە ڕئیسەکانە کەیتر خانەیەک نییە لە مێشکا بۆ خۆشی یعنی ئەگەر ئیشیش نەکە مهم نییە وەکو بەشانەی کە مرۆڤ جیاکات و لە ئاژەڵ خانەیەکە قەرار بە عەزەڵە هاجوڵە قەرار بە حەرەکەیەکە کرێ وانە ئەم شوێنەوە ئاسان ناگۆڕێ لە مرۆڤێکە ئەمە فعلا نەتوانین بڵێ ها بەسە جارانە وڵی تەبیعەت ناگۆڕێ بنەڵێم ڕاستەکەی لە بەروی شوێنەکەی زۆر قورسە مێشکە بتوانە ئەیدیتیکە بەڵام ئەتوانی دایرێکشنی بگۆڕی ئەگەر تۆ بەس بوا بیرکیتۆ بڵێ هەموو شتێک باش و خراپی هەیە لە جیاتوی بڵێم هەر تەرچێکم نەوەڵا تەرچی ناکەم من باشم تایە بۆی حەزم لێ ئەی چۆن بە باشی بەکاری بێنم کە گەیشتە ئەو ڕادەیە ئەنجا کەی ئەگەیتە ئەو شوێنەش هەزەلێتەکە ئەوەیە هەتا لە بۆکسەکە نێتە دەرەوە هیچ کەسێک نییە بتوانێت لە ناو بۆکسەکە بڵێ دەروی بۆکسەکە ڕاست دەروی بۆکسەکەش ڕاستە ئەمان هەر هەموو ئەو کەسانی کە لەو مەرحەلانیان کە زۆر جار لە تینێجیە ئەمێنێتەوە کێشەکەی ئەمەیە خۆی ئەمە دیویشی خراپە کە ئەم تەسەڕوفاکە بەس دیوە باشەکەی چییە دیوە باشەکەی وەیە ئەم کەسە بێت بڵێ من بۆ ئەم کارکتەرم فێر بووم لە جیاتی بڵێ ئەم کارکتەرە خراپە بڵێ من بۆ فێر بووم وا تەسەڕوف بکەم یعنی بۆ خەڵک کەسەکانی کە خۆشیانێ و نزیکن لێمەوە پێم ئەڵێن تۆ زۆر دڵێ باشە بەس زۆر 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 شت سیر ئەبەی بۆ شوێنانی تر من بۆ هەزەلیات بە چەند کەسێکم و تومە ئەمە پێوتێ ینی بۆ بێڕێزی نییە بەس ئۆکەی سێکە ئەمە ڕێک پێوترێ غەیبەت ئەگەر لە دینەوە سێریکەی غەیبەت خراپەکەی بۆ کەسی بەرامبەر نییە بەڕاتیوێ بۆ توی هەیە توازانی ئەگەربی لای یەشە بڵی زامۆ پێوێکی خراپە ئەم غەیبەتە چانسی بەرکەوتنی زامۆ بۆ ئەمە کە تۆ لای کەسی شکەوە و تۆ زۆر کەمە بەڵام ئەو کێشەی کە تۆ مێشکە ئەزانێ غەڵەتە کردووە ئەوە غەیبەتەکە کێشەکەی وەیە نایڵێ مێشکە بە شتیشی
بەخۆتەوە مەشغوڵ بێ بەس خەریکی دیفاعکردنی لە مێشکی خۆتا بەردەوام ئەم کەلیمەیەت وەڕوا چەند نەزامەوەشیج بێ لە هەر شوێنێک شتێکت بینی زامۆت بیرکەوتەوە ئەمەت بیرەکەوێتەوە. ئێڵم ئەم بابەتانە بە تێگەیشتن و هاتنە دەرەوە لە بۆکسەکە تۆ توانی دیسکەڤەریکەی. ئێستا تۆ هەر چەندێک بێتەمەنێ لە هەر مودەیشی ناخۆشاوی زۆر کەس لە دوای ئەمە گاتە خۆکشتم ینی تێبگەوەنە شتەکە جددی و هینە ینی یاری مناڵان نییە کە ئاگەیتە مایسێتە بەس من چکە بە دیوێشی ترا گەیشتم بە مایسێتەکە مایسێتی خۆکشتن بە دیوە باشەکە ناڵم هەموو شتێک دیویشی باش و خراپیە من بە دیوە باشەکە ئاگەیشتم باسیشم کردو لە ئەو دوێترا. بەس ئێستا من لە شوێنی ئەم کەسا مە قسەکەم لە شوێنی ئەم کەسا ناتوانێت سێخە بە کەس بکە. ئەم کەسە دائمی خوا سپیریەر خۆیەتی دائمی خوا ئەڵێ من ئەزانم ئەو کەسە ئەبێ بزانێ من چەند ئەو ڕێزی ئەوە گرم بێڕێزی پێ قبول ناکرێ بێڕێزی بەواتای ئەوەی هەچ کەسێ بڵێ تۆ بە بێڕێزی بینی ئەژنا من نایم بڵم تۆ ئەبێ بێڕێزی قبولکەی بەس من ئەڵم تۆ ئەمە هی تۆ نیەم کێشەیە تۆ کردوتە بە کێشەی خۆت بەڵام لەبەر بی ئەو شێواز و گەورەبوون و چواردەورەکە و ناسپیانەکە ئەمانە هەمووی ئەم کارکتەرە دروستەکە کە خەڵک بە خراپەی بینێ خۆی بە خراپەی بینێ. ئەگە من لە شوێنی ئەو بم ئەڵم تۆ هەر کێشەیەکت هەیە هەر لە یەک تۆز بۆستە بۆی تێبگەی بۆکسەکەمە بەسم چییە یەک تۆز بۆستە هیچ قەرارێ مەیە مەڵێ وەڵا زامۆم لە من تێناگە زامۆ نازانم چی زامەوە زامەوە تۆ کەواڵی ناڵی من ئەو شتی باسم کردو بێتە مێشتەوە بیری لێ بکەیتەوە من داگیری ناکەم من ڕێت ئەهێمێ کە بزانی لە غێری تۆ کە بۆکسێکی چەند بۆکسێکی کە نا هەموو خەڵکێک بۆکسێکی ترە هیچ کەسێک نییە لە تۆ کەمتر و لە تۆش زیاتر بێ. So the way that you should see respect is literally خوب خەرە شوێنی کەسی بەرامبەرێ یعنی نەموتووە داوای فەن و فنونم لێ نەکردووی وتومە تۆ بەر زۆر کەس کەوتوی لە ژیان تا ئاواهی تەعامل لەگەڵ تا یا لەوانەیە ئەسڵەن زۆر گۆشەگیر بووبی نەک لە بەرەوەی باش کەسێکی حەزی لە گۆشەگیری لە بەرەوەی هەستەکەی زۆر پیزعزێتی خەڵکەی لە جیاتی ئەمە ئاڵم وەرە بیرێ بکەرەوە بڵێ کەسەکەی بەرامبەرم لە شوێنی من بێ کە من ئاوا تەعاملی لەگەڵەکەم کە من ئەڵێم نە ئەگەر ئەوێ شەروەکو من بۆ حەزی لەوە نەبوو پێی بڵێ نە ئەبێ چی بکە کە ئەماکەی یەکسەر چاک نابی خۆ سحرە لە نەکراوە یەکسەر چاوی من ئەڵێم جەستەمان مۆزەفن میمۆریەکانمان لە جەستەمانە عادەتەکانمان لە جەستەمانە مێشکمان بەس ئەکتیڤیتیانەکە مێشکمان ڕامە براکەم مێشکە کە قەرارەکەی بۆیەت یەکسەر جەستەت فێری نابێ بەڵام ڕۆتین فێریەکە 21 ڕۆژی ڕۆتینەکەم بۆ ئەمەیە ڕۆتین سێری کە چەند هەزەلی ئەم بابەتە لە هەموو شوێنەکە دۆزیتەوە سێری ئیدارەیەکە کە مرۆڤ دروستی کردو بە حساب داهێنانی مرۆڤە وەزارەتمان هەیە سەرۆکایەتیمان هەیە سەرۆکی نازام چیم ئەیترە ها وەرە خوارە بە هەموو هەڕەمەکەیە بە جددی هەر کەسە ئیشێکی هەیە ناکرێ سێکە نەک هەر کەسە ئیشێکی سەری ئەمەشکە کە تۆ وازانی وەزارەت ڕۆژانە چەند فکری جوان خۆیەکان بەناو وەزارەتە ڕۆژانە نەک لەوانەیە سەعاتانەش بێ زۆرن وایە ئەی چەندانەیان تەنفیز دەکرێ ئەگەر ئەو دەقەی فکرەکە خۆی کا بەناو وەزارەتیشا لەو دەقەی یەکسەر ئۆکەی بنێ هێشتا بەیانی هەموو عالەم ئەو شتی کردو مەسەلەن وەزارەت قانونی تازە دەرەکاڵێک کاکە ژیان ئەبێت تۆ ئایدیەکانێک QR کۆدی لەسەر بێ بۆی کە حرەکەی هاتوچۆ ئاسانتر و خێراترکە ئەم قەرارەکە ئەیرێ لە وەزارەت تا تەواو تەنفیز دەکرێ جاریواسی 4 ساڵی پێچێ 2 ساڵی پێچێ چوزانم وایە ئەکە ئاوا بیری لێ بکەیتەوە ئەڵم مێشک و جەستەشمان وایە تۆ ئێستا بە مێشک قەناعاتە کردووە کە من ڕاستەکەم بەس وا ئازانی یەکسەر بەس لە بەرەوەی قەناعاتە کردو وەزارە و توتی وایە ئیترە بێ دانیشی خۆی بگۆڕێ ئەڵم ناوە نییە وەزارەتی پلاندانان هەیە کاکە یعنی پلاندانێن چۆن ئەم فکرەیە کە هاتووە چۆن ئەمە تەنفیز کرێ خۆ یەکسەر هین ناکەن هەر لەوانەیە پلاندانانەکەی و تا ئاگاتەوەی کە شۆفڵ و حەفارە بن زۆ سەریع بڕوا 6 مانگەوێ 3 مانگەوێ ئێڵم 21 ڕۆژ دەوێتەوە جەستەت زۆرە فشنتە بە 21 ڕۆژ هەموو مۆزەفەکانی جەستت هێواشتە ئەساسەکان مردوون ئەم 21 ڕۆژە مۆزەفی تازە تەعینەکرێ خانەی تازە چێتە شوێنی خانە کۆنەکە خۆ ئەمە خانەمان زیان ناکە خانەمان ئەمرێ هی تازە دروستە بێ ئەم خانە تازەیە ئەبێ بە ئەپدەیتی وەزارەت ئێستەی وەزارەت دابەزێ یعنی نزیک لە ئێستا دابەزێ نازانم ئەو کە ئێنە چۆنە بۆیە کە تۆ مەسەرەن ئەوەنە جەستەمان میمۆریە بۆیە تۆ ئەچی مەلاکەی یا یاری هەستنەکەی سێرەکی مێشکە سافە بێ خۆی لاسا تۆ هیلاشی بەس بۆ مێشکە سافەوە لە بەرەوەی
جەستت خانەی تازە زووتر دروستەکە خێرا معلوماتەکانی کە لە مێشکدا لە ڕامەکە دادانراوە تا هەبەزە بۆ میمۆری لۆنگ تێرم کە خانە تازەکە بۆ شێوە دروستکە. ئێمە من بە 21 ڕۆژ تاقیم کردێتەوە سەرەگرێ بۆ ئەڵم 21 ڕۆژیش لەبەری هینێک هەیە دکتۆرێک ئەم ڕیسێرچی کردووە ئەنواع وشکار ڕقەمی تر هەیە وا مەزانە هین نیە بەس ئەمە هۆکاری سەرێکی بۆ یەکەم جار دکتۆریشی تەجمیل هەیە ستادی کردووە لەسەر کەیسەکانی بەردەستی بینیێتی بە 21 ڕۆژ کابرا کە تەجمیلی کردووە شوێنی تەقەڵهینەکانی تر گەیشتۆ تاو چابوونەوە بە سر دیکۆراتی وردەماوە 21 ڕۆژی پێچووە ئێڵم ئەگەر لەو دیوە سێرێکی من شەڕی ئەوەمە کە میمۆری جەستت بگۆڕێ بە عملیاتێک کە ئەکری لە ئەسڵا جەستت چییە کە ئەچێ کرێکارە با و هینەکاوە ئیتر خڕۆکی سپی لێ چاوەڕێکە ئیلتیهاب هینە نظامی دیفاعی خۆتە ساری دیفاعی نۆمانە هاتون جارە شوێنەکە کۆنتترۆڵ کرد وانە ئەمانە ئەگەراوە سێریکەی ئەڵێ ئۆکێ لەوە فکرێ زۆر کەرانە زۆر مناڵانەمە چیە بەزەی کەم چونکە بەخوا و پێتەڵم هەموو مرۆڤێک ماوەی بیدایەتی ڕۆژەکەی بە ئەگەر کۆنتترۆڵنەکە بە کۆنچسی سەبکۆنچسی ئەی بابڕێەوە سەبکۆنچسی کەسێکە تەمەنی 3000 ساڵە بەس مۆدێرنە ئەوسا ئاگری بەدارە کردەوە ئێستا بە چرخی کاتەوە بەس عینەن عملێتە یعنی ماینسێتەکە خۆی وایە ئەگەر ئیشی لەسەر نەکەی بەزەڵێم ئەمە خۆ ئێمە ئاژەڵ نین ئاژەڵ ئاوا ئاژی مرۆڤ چی هەیە یەک بەشیتری هەیە لە میمۆری کە مێشکمان بەشێشێتی کە پێویست ناکە وجودی هەبێ بەس بۆی جەستە و بژی دەسا 20 بۆ 30 وابزانم مێشکە پێویستە هەبێ بۆی کە تۆ بژی خەڵکەیە فیشک بەرسەری کردو کەوتووە نەمردووە ئەو خەڵکە خۆک کەسیشی ئاسایی نامێن لە دوای ئەوە یاوێتی لەو بەشەی مێشکی کە بۆ کرێتیڤیتیە بەواتایشی تێ ئەگەر تۆ هیچ لە مێشکیش نازانی وەکو من دیقەتی دابەشبوونی شوێنەکانی بەشەکانی مێشکە بە ئەو شتانی زۆر زەڕورن بۆ ژیان هەناسەیان و حرارە و مەسڵ و نازانشی لە قوڵایی مێشکتان سەبکۆنچس زۆرینی کات لەوێ ئەو میمۆریە ئەو سێڵانەی مێشکتن کە هەرنوع پڵسیشی کارەبایان پێ بێت مەسڵێک دارێک شتێکە جوڵی لە جەستەکەیە ئەڵێم ئەمە ئاژەڵەکەی کە باسیەکەم ئەمە بە 21 ڕۆژ فێرەوێ بەڵام تۆ 7 بۆ 75 بۆ 8 وەڵی نازان بزەبت لەو ڕینجارە ئەوەنەی مێشکە R&Dە ریسێرچ ئەند دیڤلۆپمنتە وەزارەتی پلاندانانە ئەم برادەرە تۆیەکی جیا کردوتەوە لە ئاژەڵ مرۆڤ بە ئاگاترین زیندەوەرەکانی تر بە پێ ئەوەی چەندێکی مێشکیان وەکو ئێمە R&D ئێستا فیل لە ساعت 2 مێشکی فیل و سپەرموێڵ بە ساعت 5 کاکە 5 مێشکی مۆزەفی دایرێکتی جەستە هێنە ینی R&Dە ئیشیان ئەگەر هەر قەرارێ بن مهم نییە بەس بیرکردنەوەی مرۆڤ 7 بۆ 8 وایە ئەمە مناڵم ئیڤۆلوشن نەوەستاوە لە مرۆڤ شفتی کردوتە ئەوێ ئەم جاریان وەکو ئیڤۆلوشن تاقی کردوتە توی ئادی بە سێڵی میمۆریەکان زیاتر دروستکەم لە جەستەکە بۆچی دیوەنە بابزانام ئەمە چیە بێ سێرەکە فعلەن تۆ و مرۆڤێک چاو بە قۆتر نییە لە ئاژەڵێکی تر بەڵام کە تو سێری شتێکەکەی ئەو ئاژەڵە بۆیە سێری شتاکە بۆی حرەکەیەک یەکسەر بکە زۆر کەمیتیایە بیکاتەوە تێگەی بەس تۆ سێری کورسەکەکەی بەس دوا و ئەمانە هەر هەمووی هەر داتایە چاوە کۆیەکاتەوە ئەو داتا زیانەی کە ڕەتی بە ئیشە ڕاستەخۆکەەوە نییە ئەوەیە کە لەویا کۆ بێتەوە ئەمە بە ئاگابوونتە تۆ کە بە ئاگای یا کۆنچسی یا ئەوێری بەواتای ئەوەی کە تۆ چونکە ڕامت هەیە شوێنێکت هەیە مێزێکت هەیە بێجگەلەوەی خواردنەکان یەکسەر بێت و بڕوا وەکو ئاژەڵ خواردنەکانێتە سەر مێزەکە حازرەکرێت تۆ مقارنە ئەەکەی بزانی چ ڕێگەیەک ئێفشنترە بۆ قەراری داهاتوت ئیتر بە ئیمۆشن سێریەکەی بە ژیان سێریەکەی بارچی سێریەکەی زەسەیم ئەمە پرۆسەی هەڵسەنگاندنی زانیاریە لە مێشکی مرۆڤە فانی نەف ئەوەی کە زۆر هەزەلیە AI ژوای شەکە خەڵگەڵێ وەڵا لەسەر مێشکی مرۆڤ ئەڵێم ئێمە بۆ خۆمان زۆڵ نەکەین بە جددی وەکو ئاوێنەیەک سەری AIکەین برام هەتا ئاوێنەی طبیعی ئەمەی کە تۆ لە بەردەمی ئاوەستی هەتا مرۆڤ ئەمەی دروست نەکرد نێزانی سەر و شکڵی چۆنە لەبەر ئاوێنەیە تۆ خۆ جوانەکەی تەسەڕوف ڕێکەکەی دەمو چاو نازام چی ئاوێنە تووڵە براکەم ئاوێنەی تۆیە ئەمەش هەر ئاوێنەیە بەس ئاوێنەی دیجیتال ڤێرژنەکەی من و تۆیە ئێمە پێشەوەی AI دروستکەین هەتا گوگڵ هەتا بێ پێشەوەی هیچ AIک بەکاربێ ئێمە
هەموو عالەمی مادە و دیوە ئاژەڵێکەشمان دروست کرد، ڕۆبۆتمان دروست کرد و سارە دروستەکە، باز AI نییە. وە بەڵام ئێستا AI ڕێک ئاوێنەی خۆمان، ئاوێنەی کۆنچس یا ئاوێنەی ئیشەکەی مرۆڤمان دروست کردووە. من بە 21 ڕۆژەم ئاوێنەی و فێرەکەم لە دوایەوە زاموت ناوێ، بەواتایەوەی تۆ تێگەی چ ئیشەکە لەسەر لە جیاتیوی دانیشی بۆڵۆ بێ بڵێ وەڵا AI ئیشی منە بە ئەڵێ بەرا ئەی یاڕەبی ماڵاوا بێ تۆزایی من چ ئیشەکەم هەیە. خەڵک پێشتر بە ئەسپ هاتوچۆیە کرد، نەبووە تۆ بیرکەیتەوە بچی بۆ سەر مانگ، بەس کە ساڕوخ بەیا بوو ئێستا تۆ ئەتیادی بەلاتەوە ئیماجینیۆکەیەکی بۆ سەر مانگ. تێگەی مەبەستم چییە؟ لەبەرەوەی تووڵەکە ئەکسێپت کرا، تیارە ئەکسێپت کرا، AI عینەن تووڵە بەس لە ئاوێنەکەتە برا دیجیتال ڤێرژنەکەتە، مهمترین شت بۆ تۆ ئاوێنەکەتە پێ بڵێ چۆ خوارەوە. ئەگەر مرۆڤ فێری ئەمە بێ ژیان لەگەڵ AI زۆر زوو ئەڵای نەبێ، زۆر خێرا ئەڵای نەبێ، بەس فێری ئەمە نەبین هەروە بزانین لە دژی ئێمەیە لەبەرەوەی لی تێنەگەیشتون. ئەگەر ڕاست وایە ئەموت وایە، بەس بەجددی پێتەڵم هەچ کەسێکی کە گوێ لە ماگری وەرە دانیشە ئاوێنەکەی خۆت، من ئاپێک خەریکی ئاپێکم دروستەکەم، ئەم ئاوێنەیە کە من فێرم کردووە چۆن دیکۆدی پرسیارەکان و جوابەکان کاتەوە و لە ڕۆژەکە تاوەکو ئاوێنەیەک لەگەڵ تابێ، باوەڕ ناکەی چەند کەس چەند ئاسان و چەند تەمەنی جیاواز لە بەحسەکانما هەیە. سەر و 13 کەس بەڕسمی 13 کەس بەشداریان کردووە، بەڵام ڕسمی چی وەرەقۆشتیانێ، بەڵام هەموو ئەپدەیت توشتەکانیشم حازرە. ئەم 13 کەسە 75-73 نەنکمی تایە ئیشەکە لەسەری لە مناڵی برادێکی شمیتەیە 4 ساڵ و نیوە 2 ساڵ لەمەوە پێش ئەویش تێگا سو ئەڵێم ئێمە تۆ هەرچ کەسێکی کە گوێ لەم سەوتا ئەگری دڵنیام لە 75 زیاتر نیت و لە 75 زیاتریش بی 75 پێی بکرێتەوە 90 بی 100 بی هەر مەجالێکە تایە، یعنی ڕەبتی بە تەمەنەوە نیە. کەواتە تۆ بەزەوە نەتەوێت یەک ئیستۆپ بگری. من کە باسی کەسی بەرامبەر بە نازەکانەکەم، ئەم نازە ور دەبێتەوە بەسەر کەسانی تریشە. هەموو کەسێک لە شتێکان نازی خۆی هەیە. تکات لە یەکەم تێبگە کە نازکردن بۆ کەسی بەرامبەر خراپە، بۆیە بۆ تۆش خراپە، بەڵام لە جیاتی ئەوە مادەم تۆ ئەو فرسەتت هەیە وەرە استیغلالی کە خۆتی پێ بناسێنە. خەڵک مەجاری نییە خۆی بناسێ لەبەر مەسئولیت و ئەمانە، بەس کە تۆ نازە زۆر کە بەسەری شتێکە لە یەکێک لە دیوەکان تۆ مەسئولیتێکە لە کۆڵ خۆ کردوێتەوە، هەر لە خۆتۆ چاوەڕێی ئەوی ئەڵێم ئەو چاوەڕوانیە وا لە تۆکە کەسەکە ڕقی لە تۆ بێ و لەبەری تۆ خۆت ڕقی لە خۆتە بێ، تۆ گەیتە ڕاتەیەک لەوانەیە خۆت کوژی، کەواتە تۆ ڕقی لە خۆتە بۆیەوە ئاکەی. ئەڵێم تۆ شەڕ لەگەڵ دەرەوە نییە، تۆ شەڕ لەگەڵ ناختایە بە داتای دەرەوە، بەواتایشی تر تۆ وایەکەیت بەس وای. تۆ کە پرسیارت بۆ دروست دەبێ ناکرێ پرسیارەکانە لە کەسی دووەم و سێم بێ کە تۆ 24 ساعت لەگەڵ خۆتای، وەرە لە خۆتی بکە. باوەڕ پێ بکە تێگی کە تۆ چ بۆکسێکی مهمی، بەڵام هەموو ئەو بۆکسانی تریش مهمن تاکە شتێک کە مرۆڤایەتی بتوانێت ڕێکی خا. ئەم تێگەیشتنەیە لە خۆی بە یارمەتی ئەم ئاوێنەیە کە ئەیایە. ئەمەی تر باشترین سیناریۆ کە مرۆڤ زۆر زوو بگەێنێ بە لێڤڵی یەکی سیڤیلایزیشن یان واتە کارداشیان سکەڵ، یاخود بڵین بە تەواوەتی ئەو گۆڵ و خۆشی کە مرۆڤەکانی پێشووتریش هەیان بۆ لە مێشکانە کە مرۆڤکەی یونایتێتە بێ. ئەڵەم AI ئەتوانێت یونایتمانکە و ئەشتوانێ بمانکە بە پێت لە ناوان نابە، چونکە مرۆڤەکانی ئێستا نازان ڕقیان لە خۆیانە کاکە، بۆیە AI قبول ناکەم. ئەڵەن وەرە وەکو ئاوێنە بەکاری بێنە خۆ تۆ کەوا بزانی سڕ و شتە پارێزراوە نەپارێزراوە، تۆ زانی سۆشەڵ میدیا چی لەباری تۆ بزانێ، باوەڕکە بێ مەمنون بین قسەیان لەگەڵکەین بڵێن براکەم پێمان بفرۆشنەوە، چونکە مهمترین دکتۆری نەفسی بۆ تۆ خۆتی ئاوێنەکەتە. ئێم ئاوێنەیە توانی دروستکەی، ئەمە شتێکی خراپە لە هیچ کاتێکە. ئەمە وا ناکا کە ئەگەر مرۆڤ بگاتە ئەو ڕادەیەکەی تر هەموو کەسێک پارێکی ئەساسی ژیانی هەیە بە چ ناوێکەوە، نەک لە بەروی بەس وەڵا هەر قەینابا هەبێ، نەخێر مرۆڤ و قیمەتی هەیە. ئێمە ئەم گۆڵە ئەوەیە کە هەموو مرۆڤی قیمەتی خۆی بزانێت، پێویست ناکە من قیمەتە بەمە، ئەبێ خۆت بیزانی. ئەگەر کێشەت ژیانە من ڕقەمێکی مادی باش کە ڕۆژانە پێی بژیت هیچ کێشەیەکی وان نەبێ، گۆڵەکانە کاتەکەی کە دانی بۆی کە بیرکەیتەوەکو خۆت، نەک بڵ بیرکەمەوە چۆن پارەپیاکەم. پارەپیاکردن نەتیجەیە برای بەڕێزم. دووەم گەورەترین داهێنان بە قورئان یەکەم گەورەترین داهێنانی ڕێکەوتن پارەیە مرۆڤ کردوێتی. لەوە مهمتر لەوانەیە پێشەوە مەسەڵەن ها کۆنتراکت دروست بوو بێ، بەس بەجددی پارە گەورەترین داهێنانە بەلای منەوە بۆ تەتەوور، گەورەترین داهێنانە لە پەیوەندیە. ئەمە
بۆ ئاوای لێ هاتوو لەبەرەوەی غەڵەتە نەخێر بەس لەبەرەوەی خەڵک پەلەیەتی دانانیشە بڵێ من بای چەنم بەڵام بای دەفتەرێکم هەوڵی دوومێ بەڵام ئەگەر 50 دەفتەر یا 100 دەفتەر یا زیاتریشە هەیە مەڵێ وەڵا ئەی من تەواو من مهمم بەڵام تۆ مەسئولێتی لەسەر خۆ زیاتر کردووە هەتا پارۆ زیاتر بێ مەسئولێتە زیاترە هەر ئەوەیە نەیاڵە شەو بخەوی باشترین قیاس بۆ ئەوە چاکەی بڕۆ شانی پیاکە نەموو تۆ پارەکە و فڕەیە یەکسەریش بیکە بەخێر ئەڵێم بڕۆ بیخەشتەوە بەس خواشیرینە ئەبێ ئاگات لێ بێ بۆ شۆچێ ئاوا مێشکرد ئیسراحەتەکە و تۆ خەوە لێکێ باوەڕکە لەوانەیە تۆ بڕوانەکەی کەسێکی وەکو ئیلۆن ماسک کە ئێستش سەرو نیە لۆ زیاتر نیە ئەژی لە ئیشە ئەژی ئەو کابرایە کە 100 ساعت ئیشەکە لە هەفتەیەکە دەوڵەمەندترین زەلانی سەرزەویە پارەوە بینێ پارە ئەڵێ یەت بەس کە من شتەکەم تەواو کرد یعنی قسەی قۆڕە من بێ مۆڵا بڵێ مەڵا پارەمەوێ بۆچی ئەمێ مەشروعی دەست پێ بکەم مەشروعەکە کووە وەڵا هەر لە مێشکمایە ئەی بۆ هیچی نەکردووە لە مێشتایان نووسیوتە نەخێر بەس ئەمێ پارەکەم بێتێت تۆ بزانە چی بۆکەم گوو خۆبراکەم من وام پێ وتراوە گوو خۆبراکە من پێ وتراوە ئێستا تێگەیشتم دوای 11 ساڵ لە تەجروبەی جیاز دروستکردن و ئەم شەڕە شەقوهێنا سەرود چل دەفتەر سرف کراوە هەموو ژیانم بۆ ئەمە تەرخان کراوە بەڵام لەگەڵەوەشە تازە تێگەیشتم دەی بە قورعان هەز ناکەم یەک سەندم فەوتاوێ ئەوەنە هەستەکەم ئەپدەیتی ئێستم بەو مەرحەلانەیە ڕۆشتووە پارەم پێ پەیانە کراوە لەبەرەوەی بەڕای من کە من ئیشەکەم ما بە تۆ تۆیترە بێ قیمەتی ئەم ئیشە بەشدار بیتایە ئەنجا بۆت هەیە پارە بێ بە من ناتوانم نییە پارەیەکم وەرگرت بێ بە من هەڵ سەنگێنرابێ فەوتاوە منەوە غەڵەتە ناکەم نایکەمەوە ئەگەر کرد بێتیشم بەڵام شانی بای پارەکە شانم پیا کردووە بۆیەوە دەمم کردوەوە لە خۆم و قساکەم فعلەن پارە پاوەرە بەڵام پارە پاوەرە ئەتوانی ئاکتەکەی وەرگری ئەشتوانی واقعەکەی بی تۆ مادەم فرسەتێک هاتۆتە بەردەمێ پارێکت لە بەردەسایە من ناڵم بڵێ وەڵاهی ئەگەر هین بێ من غەدرم کردووە بەری دەوڵەمەندم نا منەڵم وەرە کام بیرۆکەیە لای تۆ باشترینە نەک بڵێ وەڵا فڵان کەسەڵێ خێرکەی باشە نا خۆ باشترین خێر کە تۆیکەی پێویستەکە تۆ بیکەی چکە پێویستەکە بزانی پارەکە چۆنە ڕوا تۆ خێر ناکەی تۆ وزەیەک هەیە لە زمانی طبیعی گردونە ئەبێدە دابەشیکەی بە کورت و مختصەرەکەی زۆر بۆ ئاسانکەم وەکو وایە گڵۆپێک بێنی کە بە 220 ڤۆڵت ئیشەکە با بڵێن بە 50 وات ئیشەکە 220 ڤۆڵتی ئەتوانێت پیا بڕۆ تۆ بێت 250 لێ بێ چی لێ گڵۆپەکە سووتێ نا لە 250 دیتر مانی نەماوەنە هەڵبووە ئەوەنە زۆرە دیتر لە 260 پک ئەبچڕێک گڵۆپەکە مهمە تەحملی ئەو وزەیە بکە نەک وزە زۆرێکە ئەم گڵۆپە ئەگەر بە ئاگابێ بێت چی بکە بۆی وزەکەشی نەفەوتێکە ئەڵەم فرسەت نابێت پاڵی پیۆنی ئەی چی بکە ئەڵەم وەریگرە بەس دابەشی کە بەسەر بیرکردنەوەکان تا کاکە تۆ بێ پارە خزمەتی بیرکردنەوەکانە بکە هەزلیاتەکەشەوەی بیرکردنەوەی هەمومان لە ئاخیرا بێتەوە بە مرۆڤایەتی یاک زەلام نییە لە پیریەکە پێشتۆتە تەمەنێک و دانیشتووە قوڵ بوو بێتەوە بە دیوێشی نەگەتیڤ قوڵ بێتەوە نییە ئەخیرەکەی هەمویانە گەن و عینەشێن ئێمە کەس مهم ناکە بەس کەسێک پێش کەسێکەگا منم جارە کە دەوانەیە یەشێکم لەوانەیە سەکەم گەیشتوم هاتووم ناڵێم ئەڵم خۆم بڕۆم بە تەنیا من فێری تەنیایی نیم لەوانەیە لە ژێر زەمینەکە بم بەس من بە تەنیا ناچم بۆ شوێنێ لەوانەیە گۆڵەکەمەوە بێ هەمووتان قەناعەتکەن لە ڕۆژێکا بەیەک و خۆمان کوژین بۆ کوشتنی خۆشیەکەی کە من دیومە ئیتر ئەگەر کاتت هەیە و تااقەتت هەیە و حەزل لەوەیە من زمانی ئەوەتەکەم بەبێ جواب ناچیتە دەرەوە لە قسەکان بۆیە بیکەرەوە براکەم لە خۆتی بەرە وەرە دەرەوە تۆشە لە بۆکسێکە ئەگەر ئەو کەسەنیت کە نازە زۆریراوە کەسەکەی کەشی تۆش بۆکسێکی کە و دروست کردو و تۆش هۆکاری کە ئەو کەسە هەرواتە سەرۆفەکە کە نازەکە بەسەرتە چکە تۆ تەجروبەکە تۆی بینی تۆ لە دەرەوەی بۆکسەکەی ئەو لە نەناو بۆکسەکەیە ئەگەر تۆ پیشانی نەی تو ڕژ نەبێ کەواتە ڕاز نییە مادەم تو ڕابێ مادەم ئەمێ کەوات ئەی بینێ بڕۆ لەگەڵی خەریک بە هەوڵی لەگەڵ بە نەک لە بە خاتری ئەو تۆ بەشداریت تۆ ئەبێ بزانی فعلەن ئەم کەسە بۆ تووڕەیە لە بەرەوەی شوێنی خۆی ئەوێ پیشانی تۆ با تۆ نایبینی ئەوە ئەزانێت تۆ نایبینی ڕاستیشەکە بۆ شێوەی ئەو ئێوە نایبینی بەڵام ئەگە پیشانت دا تۆ چۆن ئەوە بینی کابرایتر تێگا و ئەنجا ئەتوانێ مهمترین کەس بێ لە ژیانە بۆ هەموو مرۆڤایەتی نەک بەس بۆ خۆی خواحافیز